بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، داوامە لە ذاتی پاکی پەروەردگار لەژێر ئەم سێبەرە جوانەی تەفسیری قورئانی پیرۆزە دڵەکانمان ئارام کە بیکاتە توێشوویەکی زۆر گەورە بۆمان لە ڕۆژی قیامەتمانە. خۆشەویستانم، لە تەفسیری سوورەتی تەوبەیە عەرزم کردن لە سەرەتاوە ئەم سوورەتە سوورەتێکە پێی ئەوترێ سوورەتی کافرناسی منافقناسی، صفاتی منافقین و صفاتی کافرین و ئەوانە هەمووی باسەکە. لە دوای ئەوەی کە دەرسەکانی پێشوو باسی ئەوەی بۆ کردین کە ئەگەر ئێوەش لەگەڵیان ڕانەپەڕن و جیهاد نەکەن لە پێناوی خۆیان جەلە جەلالوهو، خۆی گەورە ئێوە ئەگۆڕێ و ئەو کاتانەی کەوا خۆی بە تاقی تەنها بوو لەگەڵ هاوڵی غارە، خوا خۆی نەسرەتیدا و لەو کاتێک کە دەریان کرد لە مەککە نەسرەتیدا، چ باشێکی بە ئێوە نییە لە گۆڕینی ئێوەیە ئەگەر ئێوە نەسرەتی نەدەن و هاوکاری نەکەن. ئەم مەشهەدە بێنە پێش چاوی خۆمان لە غەزوەی تەبووکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شوێنەکەی دیاری کردو، شوێنێکی زۆر دوور و کاتێکی زۆر گەرم و زەحمەتێکی زۆر. زۆرێک بوون ئەوانەی کە هاتن اعتزاریان هێناو بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و داوایان لێ کرد کە هەر یەکەیان بە نەوعێک جۆرێک لە فێڵ و تەڵەکەی دۆزیەوە لەوەی کە تا دەرچێت و ڕزگاری بێت و لەم جیهادا بەشداری نەکە. لە هەندێک ڕیوایەتە هاتووە کە ئەفەرمێ 39 کەس هاتن ئیزنیان وەرگرت لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەویش ئیزنی دان کە نەیەن بۆ جیهادەکە. طبعا مەیدانی جیهاد ئینسان بیری لێ بکاتەوە وەکو ئێستا نییە بڵێین سەهل و ئاسان. ئەم سەحابە و هاوڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەرە ئەم ڕێگا دوورە ببڕی، کەلوپەلی خۆت هەڵگری، خواردنی خۆت هەڵگری. یعنی ئەمە نەبوو جێشی ئیسلامی منەظەم بێ و خواردنیان یەکەیەکە پێ بدرێ و بەم شێوازە هەر کەسە توێشوباری خۆی هەڵەگرت و شمشێری خۆی هەڵەگرت و ئەڕۆشت. ئەوەی کە وڵاخی نەبووە زۆر زەحمەتی ئەبوو، کەلوپەلەکەی وای بدایە بە کۆڵیە هەتا ئەوکو مەیدانی جیهاد. جاری وا هەبوو 2 مانگ ئەمانە بەڕێوە بوون، کەم کەم لە خواردنەکەی خواردبووی بەشیکە. هەندێک جاریش هەندێک لە ئەصحاب عەرزی پێغەمبەریان نەکرد صلی الله علیه وسلم و هەندێک وشتر و ئەوانیان سەر ئەبڕی هەمویان تێر ئەبوون، بەڵام زۆرینەی ئەرکەکە لەسەر شانی خۆی بوو. دەی لەم سەفەرە زەحمەتیە ئەلێرە وردە وردە ئیتر نیفاق دەرەکرد، چونکە نیفاق دائیمە لە کاتی زەحمەتیە لە ئینسانە دەرەکرد، موقفی زۆر ناڕەحەت کەسی منافق دەرەخە. ئەفەرمێ لەو کانە عەرەضا قەریبا وسەفەرا قاصدا لاتبەعوک، خۆ ئەگەر ئەو شوێنەی کە تۆ بۆی ئەڕۆشتی شتێکی کاتی و ئانی و کەم بوایە و نزیک بوایە ئەوە ئەهاتن لەگەڵتا. ئەگەر سەفەرێکی نەک نزیک قاصدا مامناوەند بوایە هەر ئەهاتن لەگەڵت. ولكن بعدت عليهم الشقة، دووري ڕێگاکە بەلایانەوە زۆر زەحمەت بوو و لەگەڵ ئەمەشا وسيحلفون بالله، سوێن ئەخۆن بەخوا لەو استطعنا لخرجنا معكم، بەخوا ئەگەر بمانتوانە هیچمان بەدەسەوە نییە بمانتوانە ئاهاتین لەگەڵتان. یەکی خۆی ئەکرد بە نەخۆشیەکی و کەلوپەلم پێ نییە. ئەفەرمێ يهلكون أنفسهم، ئەوانە خۆیان بە خەسارەتەدا و خۆیان فەوتان بەهۆی ئەم سوێن خواردنان بە ناحەق. والله يعلم إنهم لكاذبون، ئەوانە لەگەڵ کێیە مامەڵەکەن؟ لەگەڵ رب العالمینە. والله يعلم إنهم لكاذبون، خۆی ئەزانێت کە ئەمانە درۆزن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆری لە کەس نەکرد لەم جەنگە، کەسیشی ئیزعاج و هەراسان نەکرد. هەر کەس ئەهات ئیزنی ئەدا، ئەهات سوێنێکی خواردەوە و حاڵم ئەوایە منافقەکان بەتایبەتی درۆیەکیان ئەدۆزی ئەوی ژەوی باشە بڕۆمێ. رب العالمين أفرمى عفى الله عنك، خالد ببوري لما أذنت لهم، بوشي إذن الدان كبرون
حتى يتبين لك الذين صدقوا وتعلم الكاذبين. يكتوز زور اللي بكرنا يا زغط اللي بكرنا منافقين هميان أشكراء أبون حمو خلقي الناس. يكيق للسياسة كاني في غمري خواه صلى الله عليه وسلم شاردنوين نفاقه حتى لأصحابي أشاردوا زحمة ترين معاملين نفاقا شكا كسك الظاهرا لقلتوها هيج كيشيني باطنا دجيتوها في غمري خواه صلى الله عليه وسلم هي الزوري لنا كانوا كشر نبن هركز عذرك هنا وعذرك راس بيدرو هي الزوري لنا أكل أيوبا برو دي رب العالمين عتابك لفي غمر أجري صلى الله عليه وسلم أفرمي عفى الله عنك خالد ببوري بوشي إذن الدان حر توزك بتهشتايتوا يتبين لك الذين صدقوا وتعلم الكاذبين أوانين رازقوبون دركوتن توجب باشي أدناسين كام دروزن كاذبا أوانيك إذن يان ورقلت أوانا لا يستأذنك الذين يؤمنون بالله واليوم الآخر أن يجاهدوا بأموالهم وأنفسهم بخوا أوانا قد إذن ورناقرن أوانيك إيمان هي بخوا ببيغمبري خوا صلى الله عليه وسلم لبيناوي جهاد بمال ونفسي خوانا قد إذن ورناقرن والله عليم بالمتقين خوا يقول متقي كان باش أناس إن جاء فرمي أي كين أوانك إذن ورأقرن إنما يستأذنك الذين لا يؤمنون بالله واليوم الآخر أوانا إيمانا بخوا بروجي آخر الدنيا بوي إذن ورأقنونا ينبو جهاد وارتابت قلوبهم للضليانا شكو قمان هي أم خالص زور قرنجا يعني ظاهرا إيمانيا هي بلام لحقيقتها إيمانيا بخوانيا بروجي دوائينيا ضليان قماني تيايا فهم في ريبهم يترددون لنا وقماني خوانا ينو أرون هندجار لأن دينداريان بهزبه هندجار لا وازبته أمانا إذن ورأقرن كنا ينا ميدان جهاد وقتال وجنقو أتينا وخزمة آية كان بدريجي أفرمين لو كان عرضا قريبا وشيء عرض طبعا لزمان عربية كم فعل هي لقل قوراني بابكانيا معناك شي بقول أجنا اشتاق لمعناك خوي أمانته وتيا بس وشيء عرضيك كلو شاني كنقل أبي وبابي كتير يكسر معناه أقول سيوش القرآن هاتوا العرضاء بس هي باب هاتوا هر باب معناه يكم ين عرضاء عين وراء وضاد للثلاثية هاتوا أما معناه هي أعرضش من هاتوا معناه هي لباب إفعالي في أوتري عرضش من هاتوا لباب التفعيل تعريض أيج معناه هل كان معناه لخدمة القرآن أمانة أرزكين لخدمة أنا أصلي عرض لزماني عربية أو شتيكوا دريجة باش يجي بانية ببانية كي عرض عرض يشتو طول يشت أصلي زمان بو أو بكر هاتو بويا فرمي وجنة عرضها السماوات والأرض خواه يقول القرآن فرمي بهشتكتان بو أما ذكرا وبانايكي بقدر أسمانا كانوا الزوئب تدري جاكي بازما كسنك عرض بمعنى طول هاتوا للثلاثية كان هلا قرآن أفرم فذو دعاء عريض يعني ذو دعاء كثير عرضا لزماني عربية بمعنى بخش كردن ده عرضي بيع توشتيكتي أو إخيته بيشاي وخلق بو فروشتن أو بيوتي عرض يستشل معاملو بابلن بازرقاني كان هاد بعرض ده أنجا حتى معرضي سيارة يعني درخصني سيارة كان شويني سيارة كان وهكذا أفرمي ثم عرضهم على الملائكة همو مسمياتي دروس كدو بشاني ملائكة دان دي أدينا وكان ينبلن ما دام سجد بو آدم نابا عرضهم بكار هنا وعرضنا جهنم يومئذ للكافرين عرضا جهنم عرضا كان بو كافر كان للرجي قيامة هند جار هر شيء عرضا للقرآن بمعنى يشتكي آني هاتوا كبيت لاتي هذا عارض ممطرنا باشا شون باراني بهارية أروى كبالله وركان بينو غضب إخوايا كرا لنا هوريكي بهارية أبارية أروى وشي عارض بأوج بكارية شكو عرض تنهابو أون ده داي أني هتاوكو أفروشي تلا أشيلوشو أنا نامني حركة وجولي هتيا حتى إنسان أجر زور بيب كنه
دانەکانی دەرکەوێ ئەڵێن عوارضی دەرکەوت باشە لە زمانی عەرەبیە پێ ئەوترێ عوارض لێرە لەم ئاەتە پیرۆزە فەرمێن لەو کانە عەرەضەن قەریبەن عەراز بەو شتانە ئەوترێ کە پێچەوانەی جسمن جسم و عەرەض دوو شتە لە بابی فەلسەفە و مەنتیق و ئەوانە ئەخوێنرێ بە نمونە ئەم وەرەقەیە ئێستا لە بەردەستی منە ئەمە جسمە من خۆم بۆ خۆم جسمێکم حیاتی من عەرەضە ژیان عەرەضە چونکە خۆی هەڵئەواسێ بەشتی ترەوە عەرەض نەخۆشی بۆ نمونە ئەڵێ مەرەض یان صحەت و لەشساغی ئەوانە هەموو عەرەضن بەسەر ئینسانە دێن لێرە ڕەب العالەمین ئەفەرمێن لەو کانە عەرەضەن قەریبەن ئەگەر شتێکی ئانی و کاتی بووایە چونکە جسم نییە تاوەکو بمێنێتەوە چونکە نەخۆشیە ئەڕوا پێکەنینە عەرەضیە مثلا عەرەضی خاص هەیە لە ئینسانە عەرەضی عام هەیە لە ئینسانە وەرحاڵەوە بابێکی زۆر تەفسیلە نامێ بچمە ناوی مهم هەر شتێک بمێنێتەوە ون ببێ واتە ئەگەر شتێکی کە ئانی کەم و نزیکیش بووە بە مەرجێ و هەر ئەوەندە بە پەلە دەستگیر بووە ئەو کاتە ئەوان شوێنە ئەکەوتن بۆیە ئەفەرمێ ما عرض لك من منافع الدنيا ئەگەر منافعی دنیا ئەگەر عەرەضێکی حاضر بووە بڕ و فاجر بیان توانێت بە ئاسانی دەستی بۆ برن ئەوان ژەهاتنە پێشەوە سینیان دەرەپەڕانیان و ئێمەش ئیماندارین و حسابمان هەیە وسفرا قاصدا ئەگەر ئەم سەفەرەی تۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەک سەفەرێکی نزیک هەندێک مفەسرین بە نزیک لێکیان داوەتەوە ڕاغبی ئەسفهانی فەرمووە زۆر غەڵەتە چونکە قاصد لە زمانی عەرەبیە معنای تایبەتی خۆی هەیە ئەفەرمێ وسفرا قاصدا لاتبعوك طبعا سفرا قاصدا يعني سفرا متوسطا سفرێکی متوسط بووە ئەوان بۆ خۆیان ئاهاتن لەگەڵتە كوابو لو كان عرضا قريبا وسفرا قاصدا لاتبعوك وشي عرضك لبير من نشي ولا ثلاثية بمعنى اشتيكي آني كاتي دي اگر كرده با عرضه يعني پشتي كردن اگر كرده با عرضه يعني پشتي كردن كرده با عرضه يعني إشارة بي كردن تعريض أفرمي آية بيروزكا لا جناح عليكم فيما عرضتم به اگر انسان بالتعريض قصيب كابرانبر بآفرتك كلا عدي خويا به لا عدي بائنا به گناهبار نابه لسري تعريض واتا إشارة لقصية سواء راز بيدرو أو نابت قصدي بابلين راز بإنجاد تعريض بيدرو إنه راز بيدرو بهر بيوتا تعريض واتا عرضا معناه هي عرضا معناه هي عرضج معناه هي هر كان معناه خوانيان هي دي لو كان عرضا قريبا اگر شتێکی ئانی کورتی بچووک بووە و نزیکیش بووە بەخوا شوێنە ئەکەوتن ئەوانش بەشیان ئەویست وسفرا قاصدا سەفەرێکی نزیک بووە ئەیضا ئەوان هەر ئەیانویست یان سەفەرێکی با بڵێن مامناوەند بووە هەر ئەیانویست چونکە لە هەندێک لە سەفەرەکانە مەسەلەن لە جیهادیشا بوو لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرەچوون بۆ دەرەوەی مەدینەش سەفەرەکە متوسط بوو ئەڕۆشتن بەڵام ولكن بعدت عليهم الشقة مسألة شقة طبعا لما يسأل الله يخوة من هنا اعتيادي ألين والله فلان كاس شقية كري وانيا ام بنا برزانا مال زوري تيايا بي ألين شقة يسأل الله يخوة من راغبي أصفهاني أفرمي الناحية التي تلحقك المشقة في الوصول إليها للرو جيشتن بشوينك توشي ناراحتي أبي شو قادر ما يوسرك لو سيسبلن مصعدة هندجا كهربانية مصعدك للرو كيا تات بي أجي لو تشي لنا وزور خوش بي بس للرو جيشتنك ناراحته وشي شو قل أصلا العربية أبو أو بكاري هر ممر ورقايك مثلا باخيك هي بلام رقاي باخك زور ناراحته باخك با جوان وخوشيش بي باشا بي ألين شقة لزمان عربي يعني مشقة دية الرقاي جيشتن بوا أفرمي لكن بعدت عليهم الشقة
ئەمان ئەگەر خۆ بگەیشتناتە ناو مەیدانی جەنگەکە کێشەیان نەبوو، بەس ئەم ڕێگا دوورە ببڕۆ بەناو تەپ و تۆزە و وەرە و بڕۆ، ئەمە بەلایەنەوە زۆر زەحمەت بوو. کەوابوو کێشەی منافقین لە چیا دەرکەوت؟ لە زەحمەتی ڕێگاکەیە. ممکنە لە جەنگەکە خۆیان بشارنەوە، کورە تیر ناوەشێن وەچمە پەنایەکەوە خۆم پەنا ئەدەم، خۆ گەرمەی شەڕە کەس بە کەس نازانێ، بەس لە ڕێگایە خۆ پێت ئەزانن تو هەرە بێ بڕۆی بۆ شوێنە دوور، ئەبێ لە مەدینەوە تا شام بکوتی. بۆیە ئەفەرمێ وەلاکن بەعودەت عەلەیهم الشقة. لەگەڵ ئەمەشا یان سوێن ئەخۆن. طبعا سوێنی درۆیەکێکە لە صفاتی منافقین. لە کاتی محنەتە عەرزم کردەوە منافق ناسیە، لە کاتی محنەتە نیفاق دەرەکەیە، ولكن بعدت عليهم الشقة. وأيضا وسيحلفون بالله لو استطعنا لخرجنا معكم. والله أقرب ما انتوانا أما لقل إيوه درسون حتما أيتر أم بما انتوانا استطاعي مادي شو معنوي وجسدي جاقريته. يعني هندي كان أنو بخوا كزني لا من الله كان من وأنا كذا عذر إن بيوتنا عورة هندي كان وأنا هني كان أنو نخوش هني كان أنو مثلا اشتيك مانية كسواري بينو بين لو رجايا لقلتا تو أتوانيشت من بيتي أبي غمري صلى الله عليه وسلم ني أتواني بيان داته هري كان بنوعك لو استطعنا لخرجنا معكم خدي أم سين خواردنا يهلكون أنفسهم ركبه لا كان أبا دو تفسير بوام آياتي سيحلفون كرا وتكسينا كي بسر والسين بولا مودوايا ألان دواي أوي بيغمبري صلى الله عليه وسلم قرايا وأمانة هاتن عذريان هنا هريك عذري كينا وسوينيان أخوار لا أولو هاتن إذني كان ورقرتو إذني دان لدواي كهاتنا وأم نصرة قوريان بيني خميان بكشف بن يكيك هاتن سوينيان أخوار هم سوينا كان نشان أمانه لو استطعنا لخرجنا معكم بما أنتوانا مش أهاتي والله يعلم إنهم لكاذبون خوا جل جلاله كخوي أماني خلق كردوا أزانيك أمانة زور شاك دروءك إنهم لكاذبون بالتأكيد أمانة دروزن هم لامي تأكيد هم إنه مسألة عفى الله عنك دو تفسيري بكرة عندك فرمويان أما توبيخي في غنبرة صلى الله عليه وسلم لميداني جهاد دو توبيخ كرا وفي غنبري خوا صلى الله عليه وسلم يكشف لمسألة أسرايا كأسيرة كان لبدرة رب العالمين عتابي لكن أبوايا بوشي وازا ما مرال لقلا نكرنا بتكشتنا يكيش ليرة أبوايا إذني منافقة كان الندى حتى جوان دركة النفاقة كان بحاج دركة دي أفرمي عفى الله عنك لما أذنت لهم زورك لمفسرين فرمي أنا أما خصوصيتك زور قوري بو بيغمبري خواه صلى الله عليه وسلم بو وتواني يكم جار عتابي لين نقرد عفوكي خسته بيج عتاب نبادا دلي بيغمبري خواه صلى الله عليه وسلم عادز غمي بي بخواه چوكا عتابي ليجيراو خطابي قرآن برامر بيغمبري خواه صلى الله عليه وسلم خطابي كي زور ناسك يعني كدي قد أدي إلا كمال مبشرات لبيش وهي إنجا خواه يقول عتابي كي ليجري ليرج يكم جار فرمي عفى الله عنك خوالد براوة فعل ماضي لما أذنت لهم توبوا إذن دان أبوي إذن ندانا يعني يكم جار عفوك أخات بيش والنبادا في غمبري خواه صلى الله عليه وسلم ضلينا رحت به وغم بخوابه صاحبي كشاف زمخشري إمام النسفي زؤرق لو أنا همويان أم تفسيرك إمام بيضاوي أم تفسيرك أفرمون خوا جل جلاله لبر خاطري ضلي بيغمبري خوا صلى الله عليه وسلم عفوك خسته بيش إنجا عتابك ليقل عتابك زور ناسك طبعا عتابي أوي نأبو الرقان بدي يان بوشي الرقدان زور جواز هر وشك خوي ناسكي كتيا لما أذنت لهم با إذن ندانا حتى وكو مسألة نفاق دركت هندي كتير مفسرين تابد محمد متولي الشعراوي رأي كتير هي الله أم عفى الله عنك تنهاب وفضله أجرنا لما أذنت لهم كإشارة بواءك هتاوك مسألة بياني نفاقة بوي بيان ببن
بەڵام ڕەب العالەمین خۆشی نەئەویست بەیان ببن چونکە لە دواترە ئەفەرمێ لەو خەرەجوا معەکم ما زادوکم ئیلا خەبالا خۆ ئەگەر لەگەڵیشتان نەبات نایار قورسی بوون بەسەر شانتانەوە یا ڕایان ئەکرد یا پشتی جێشیان بەر ئەدا مصیبەت بوون باشتر نەهاتن ئەفەرمێ مرادی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لەگەڵ مرادی ئەوە یەک عیتابی لەسەر ئەوە لێگیرا بۆ سڕت شاردنەوە بۆ کەشف نەکردن بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نبي الرحمة وما أرسلناك إلا رحمة للعالمين عالمين منافقش أقريته رحمتك أو هاي كرتك نهي الله منافق كان دركون هربو إيش لنا الصحابة يك صحابة بس حذيفة بس بيوتبوا أما ناي منافق كان كاسيتر مثلا أمهم أبو بكر الصديق نيأزان إمام عمر نيأزان منافق كان شاردني وشاد لعل التوبة كان لبنائك أبو خوان توبة كان وأقرنوا أو نفاقي دليان أو بيسي دليان نامن بويا رأي دوامي تفسيرك أفرمي عفى الله عنك ما بس أولنية خطاياك كربتا رب العالمين عفوك عفو لزمان عربية طبعا أجر كسيك بابلين بناو لميكا بروا بناو بيابانا بروا جيبيكاني دركة ورده جيبيكاني كاتك هواها الله كات جێپێکانی دیار نامێنێ ئەو پێوتە عەفو کوژانەوە شاردنەوە ونبوون هەندێک جاریش بە قەست ئەوترێ بۆ شتێک دەست ئەبێ بۆ شتێک پێوترێ عەفو لە عەرەبیە ئەفەرمێ ڕەب العالەمین لە مەسەلەی کەئەنەما تەشبیه نەبێ گوناهەکانی ڕەک لا بردووە و سڕیوێتیەوە شوێنەکەی بە کاملی ئەو پێوترێ عەفو ئەفەرمێ التەجافی عن الذنب دوورکەوتنەوە لە با بڵێن گوناه و پشتکردنە گوناه و سیر نەکردنی ئەکاتە عەفو یان شۆردنەوەی بە تەواوی ئەکاتە چی ئەکاتە عەفو دەی ئەفەرمێ عەفە الله عنکە خوای گەورە هیچ ئەثەرێک بەسەر تۆ نەهێڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەندێ بابەتمان هەیە دوو معنایە ئێستا بۆ نمونە تۆ لە نوێژە ئەڵێ ئیهدینا الصراط المستقیم ئێ باشە تۆ لەسەر هیدایەتی کە نوێژەکەی ماناکەی چییە یعنی خوای هیدایەتم زیاد بکە معناکەی ئەو هەیە ئەی ئەگەر لەسەر هیدایەت نەبی تۆ بە موسڵمانێکی دینداری خواناز ئەڵێ خوای گەورە هیدایەتە بدە باشە مەسەلەن ئەوە ئەپژمیت موسڵمانێک ئەڵێ یەرحەموکە الله تۆش ئەڵێ یەهدیکە الله خوا هیدایەتە بدە خوا هیدایەت بدا معناکەی نییە ئەگەر ئەهلی هیدایەت بێ خوا هیدایەتت زیادکە ئەوە معناکەی ئەگەر ئەهلی هیدایەت نەبێ وە کافریش تۆ ئەڵێ ئەگەر کافرێک پێوتی یەرحەموکە الله تۆش ئەڵێ یەهدیکم الله ويصلح بالکم بۆ ئەوش ئەڵێ وەیەهدیکم الله طبعا ئەو کەلیمە جارێکی ڕاستم کردو وەیەهدیکم الله غەڵەتە یعنی لە کوردەواری خۆمان ئەڵێن الحمد لله ئەڵێ یەرحەموکە الله مژ یەهدیکە الله یەهدیە غەڵەتە وڵێ یەهدیکە الله لە زمانی عەرەبی طبعا اگر بۆ کەسێکی بێدین وتە یەهدیکە الله یعنی خوا هیدایەتە بدا بۆ کەسێکی ئیماندار وتە یعنی خوا هیدایەتت زیادکە عەفە الله عنکە ئەفەرمێن بەم شێوازەیە محەممەد متەوەلی الشەعراوی لێرە یعنی خوا ڕەفعی دەرەجاتێ بۆ بکە پلەت بەرز کاتە ئینسان جاری وایە نەخۆشەکەوێ ئەگەر گوناهبار بێ گوناهەکانی ئەگەر گوناهی نەبێ مەقامی بەرزە بێتەوە عەفە الله عنکە یعنی خوای گەورە مەقامە بەرز کاتەوە ئەبوایە ئیزن نەدانایە هەتاوەکو بۆ دەرکەوێ کامە منافق و کامە کاذب و درۆزنە دەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەی ئەویست ئەم یەتەبەیەنە ڕۆشن ببنەوە ئەمانە هەر ئەوە بە خەفا بمێننەوە بینی خۆیان و خوای خۆیان لەعل تەوبە ئەکەن ئەمەش ڕەحمەتێکی گەورەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم بۆ منافقین و بۆ غەیری موسڵمانانیش ئەوەی کە ئیمانی بەخوا دامەزرا بە ڕۆژی دوایی ئەم دوودانە لە ئیمانە طبعا ئوسولیاتی ئیمان شەشدانە دوانیان هەمیشە پێکەوەیە کە ئیمان بەخوا بە ڕۆژی دواییە ئەگەر ئەم دوانە دابمەزرێ ئینسان ئەکەوێتە عەمەل و ئیش ئەم دوانە خەلەلی تێکەوت تەمەڵ ئەبی سست ئەبی لە کردەوەکانتە ئەفەرمێ ئەوانەی کە ئیمانیان هەیە بەخوا بە ڕۆژی ئاخرەت بە هیچ شێوازە ئیزن لێوەرناگرن لەبەر ئەوەی کە جیهادکەن بە ماڵ و نەفسیانەوە خۆیانە جیهادکەن لە پێناوی خۆیان چۆن ئیزن وەرەگرن والله علیم بالمتقین خوای گەورە باش ئەیان ناسی ئەو کەسانێکەوە متقین و دیندارن و خواناسن
ئیزن وەرناگرن بە هیچ شێوازێ. ئەی کێن ئەوانە ئیزن وەرەگرن؟ ئینەما ئەوەی کە تەمەڵی ئەکات و ئیزن وەرئەگرێ ئەوانن کە ئیمانیان نییە بەخوا بە ڕۆژی ئاخرەت. لێرە شتێکمان بۆ دەرەکەوێ، مەسئلەیەکی فقهیمان هەیە، ئایا منافق کافرە یا کافر نییە؟ طبعا ئێمە ئەڵێن ڕوتبەکان چۆنە، مؤمنمان هەیە، کافرمان هەیە، منافقمان هەیە. منافق لای خوا منافق کافرە لای خوا، چونکە خوا خۆی ئەزانێت کە ئەمە ئیمانی نییە، ئەی لای ئێمە مسلمان واضحة، چونکە نحن نحكم بالظواهر والله يتولى السرائر، ئێمە حکمی ظاهر ئەکەین، حکمانێ بەسەر ئەسرار و ئەسرار لای خوا خۆیەتی. بۆیە لەم ئاەتەوە ئێمە ئەوە ئەبینین لەبەرەوەی قسەی رب العالمین ئەڵێ ئەوانەی کە ئیزن وەرئەگرن لە تۆ لا يؤمنون بالله واليوم الآخر، إيمانيان نية لحقيقة بخوا وبالرجي آخرة، وارتابت قلوبهم، ريب قمان للدليانا هيا بويا وايلي كردون بزمان إيمان هينا لكردا وكان أنا إيمان رنجدان ويني أفرمي إنما يستأذنك الذين لا يؤمنون بالله واليوم الآخر وارتابت قلوبهم. أألي رأي مشتكي ترمان بودرك چۆن شەک و گومان شوێنەکەی دڵە خوا بۆی دیاری کردوین، ئیمانی شوێنەکەی دڵە، یەقینی شوێنەکەی دڵە. ئینسان دڵی یەقینی بۆ دروست ئەبێ و عینەن و دڵی تووشی گومان و شەک ئەبێ، فەهم فی ڕەیبهم یەتەڕەدەدون، یەن و ئەڕۆن لەناو ئەم گومانەی خۆیانە هەتە وەکو گومانەکەوان لێ ئەکە هەندێک جار بە تائیسە لە کوفرەوە دەرەکەن و عەلامەتەکانیان دەرەکەوێ، هەندێک جاریش هەر لەناو ئیماندارانە بەو شێوازە ئەمێننەوە لەگەڵ ئەهلی کوفرا قسەیەکەن، لەگەڵ ئەهلی ئیمانە قسەیەکەن. ئەم چەند ئاەتە پیرۆزە بە کورتی پێی وتین منافق ممکنە کاری خەیرکە، بەڵام کاری خەیری بێ موشکیلە، زانی گرفت و ناڕەحەتیەتە ڕێتەوە دوورەکەوێتەوە. منافق سوێن ئەخوا بەخوا و خۆشی ئەزانێ درۆەکە، كان بيوتي يمين الغموس. منافق لحقيقته للاي خوا إيماني نية بخوا إيماني نية بروجي دواي بهش شوازك إيمان داري صادق ورازقو لميداني جهادي مال بيا نفس خود زينويني بوي أبيني لدرجاي ميجوي إسلامية نابینی لە جەنگەکە، یعنی یەکێک لە گوناهە کەبیرەکان التەوەلی یەومە الزەحف، ئەوەیە کە پشتکەیتە دوژمن لە ڕۆژی بەرەنگار بوونەوەیە. بە درێژایی مێژووی موسڵمانان ئەبینی خەڵکی موسڵمان ئازاترین لە مەیدانەکانی جەنگ و جیهادە. بۆچی؟ هۆکارەکەی ئەمەیە کە ئیمانێکی تەواو لە دڵیا چەسپیوە، ئیمان بەخوا بە ڕۆژی ئاخرەت، بە هیچ شێوازەوای لێ ناکا خۆی دزینەوە بکە لەو جیهادەی کە لەسەری واجبە لە مەسەلەی ماڵایە، لە مەسەلەی نەفسیە. تصور كان أجر إمامانان لكاروباري دعوة بانجوازة لكيا زاني منزور تختو سلامات وين دعوة كين لكيا زي ما راحة نيكين عينشت شو منافق لكات الشدة كان درك لكاتي مواقفها درك توي مسلمان شن موقف بهذا شن بهذي برام بدينك باكد لشي يعني كافر شي ليك أيوة شيبك. طبعا همو قوتي كافر لسرزوية أمره بشياطين إنس وجن يوحون بعضهم إلى بعض هنديكان وحي أنيرن هار همو كوبون تلس أهل إيمان، همو كافري إنس بيكو وهمو كافري جن بيكو. أيتوي مسلمان لبرانبر أم حملة شرس بقوتها شون بهزانة ما ملاك والله كسيك شبهيك بلاو كردوتو نيوي خلقي شون شبهكيك هو إيمان دارية یان کەسێک تۆزە زەخت و زۆرێک کرێتەوە هەموو عالەم پشتیتی ئەکە لە مدینە جوانە. ئەی تەسەوور کە ئێستە خۆ زەخت و زۆرمان لەسەر نیە، هاتوو دیقەتی جەماعەتەکانمان بدەن هەشتاکان چۆن بوو ئێستا چۆن. لە ڕۆژانە دۆستێکم هاتوو و باسی گوڵبمانە کرد، ئەوی دیمەنێکی زۆر سیر، ئەوی من لە ئێران و گەڕامەوە بۆ گوڵب، ئەوی دوای نوێژی بەیانی حتا وەکو خۆر کەوت یەک کەس نەچوە دەرەوە، ئەوی حیسابم کرد 6 سەف خەڵک لێ بوو، 6 سەف لە ناو مزگەوت تا زیکریان کرد. باشە ئەی ئێسا بەچی حاڵە سەفێکەوە پڕە بێت دوای نوێژادەی هەمووی ڕاکە نەزیکرێن. ئەی باشە خۆ ئەم مەیدانی جیهاد نییە. جارێ لێرە پێشنوێژیمە کرد، تۆزە نوێژەکەم درێژ کرد بۆ ڕەمەزان بوو، وڵات جەماعەت سێرەکەم هەموو یەکی قاچی ڕاکێشان وتم با بەخۆ لە قەزای بەدر نەگەڕێنێت و داهەڵسم ڕۆڵبان نوێژەکەم بکەین بەڕێک بێت.
تصور کە لە کاتی شدەتە ئینسان دەرەکەوێت ئێمە ئێستا چیمان لێکراوە لەسەر دینداریمان یعنی تصور کە ئەگەر ڕۆژگارێ بێتە پێشەوە ئەوەندە زەختمان لەسەر بێ نەوێرین یەک کەسمان نەوێرە وشەی ئەڵڵا بڵێ بە ئاشکرا اینجا دینداری خۆت بپارێزە لەو کاتە ئێستا ئەو تورکیایی کە ئیبنەوە بەرەو ئیسلام ئەگەڕێتەوە زەمانێکی بەسەرا تێپەڕی ئەوەی کەلیمەی قورئانی بوتایەتەوە ئە کوژرا کەلیمەیەکی بخوێندای هەرە کوژرا باشە بەڵام ئێستاش خوای گەورە ئەواتە دەروی لێکردە ئەو سەبر و ثەباتە ئیسپانیا ئەندەلوس کاتێک کە داگیر کرا تەسەوور کە 7 ساڵی ڕەک موسڵمانان کوژران ئەچون ماڵەکان ئەگەر ڕاکێس حەمامی بۆیە ئەیان کوشت یعنی دیارە ئەو موسڵمانە مادام پاک و تەمیزی خۆیەک ئەنواع تابوتەکان ئێستا ماوە لە مەتاحیفەکانە هەر هەموو لەناوە بزمارە موسڵمانێکیان تێ کرد کە پرسیان نەکرد هەتاوەکو وەفاتی کرد چیان بە موسڵمان نەکرد لەو شدەت و ناڕەحەتی و لەو ئینە کاتێک کە ئەعلانیان کرد کاکە کێ موسڵمان ئەتوانێت بچێت بۆ جەزائیر و مەغریب هێشتا لەناو ئەندەلوسا 5,000 کەس هاتنە دەرەوە ڕۆشت لەناو ئەو شدەتا خۆت بگری و دینداری خۆت بپارێزی کۆمەڵی قەسەسی زۆر هەیە لەسەر ئەندەلوس و ئەوانە ئەگەر بخوێنەوە شەوا بوو گەنج اینجا تێ ئەگەی کە چۆن خەڵکی موسڵمان سامیتان لەسەر دینی خۆی بەهێز لەسەر دینی خۆی وەستا ئێستاش ئێمە ئەمڕۆ وا تەسەوور مەکە جیهان هەر ئاوا ئەبێ لەوەچێ ڕۆژێ بێتە پێشەوە دەرگای مزگەوتەکەی تۆ نەکرێتەوە زۆر تەبیعی مزگەوتەکەت بفرۆشتێ مەزادی عەلەنی وە بکەیت تۆش ناتوانانی یەک قسە بکەیت دینداری خۆت چۆن ئەپارێزی پارێزگاری حسنی دینداری خۆت ئەکەی ئێمەی موسڵمان لە کاتی هێز و قووەتمانە نیفاق تیامانە زۆرە بێ لە کاتی لاوازی و زەحمەتیان نیفاق پاشەکشە ئەکات و ئەڕوە بۆیە لە کاتی شدەتی موسڵمانانە تۆ مایتەوە دڵنیا بە ئیمان لە دڵەکەتا زۆر جێگیر امتحاناتی قرزیەتە ڕێت ئەی گەنج جاری وا هەیە تەعینت ناکەن مشکلت بۆ دروسە بێ یەک دنیا لەم لە شەوەیەک دنیا ئاوە دنیا لە بەردەم تا ئەکرێتەوە بزانی کامی هەڵەبژێری ئایا ئەو قورسیەی ژیان قبوڵ ئەەکەی یان دەستشل ئەەکەی لە کامەیانە ئایا دەستشل ئەەکەی بۆ حەرام کە عقوبەی لەسەر بخۆی بۆیە کەسی موسڵمان ئەبێ زۆر تند و متەشەدید یا یحیی خذ الكتاب بقوة لە دینداریە بێ زۆر تند و بەهێز بێ ئەو لاوازی و ضعف و ئەوانە هەندێک جار باش و هەندێک جار خراپ و ئەمە صفەتی نیفاقە ئەفەرمێ فهم في ريبهم يترددون لە ڕێی بوو گومانی خۆیانە هەر دەقەی شێوازێک بۆیە ئێمەی موسڵمان لە هەموو کاتەکانمان زیاتر پێویستمان بەوانە لەم ڕۆژگارانە بەتایبەتی کە هەموو کافری جیهان کۆ ئەبێت و ئەنواع تەخطیط دائەنرێ لەسەر کوشتنی موسڵمان و لە ناوبردنی و فەوتانی ئەو بەس بڕواکەن ئەم دینە بەس دینی ئیسلام نەبووە ئێستا تۆزیشی نەماوە هەر ئەسەری نەماوە بەڵام لەبەرەوەی خوا خۆی خاوەنیەتی جار بەجار پڕتەوتر هێزی تر بەهێزترێتەوە کارە و دڵنیاش بن ئەم ئاەتە پیرۆزانە زەمن و زەمینەیان بۆ ئەڕەخسێ سەری ئەمڕۆی موسڵمانان مەکەن خاوەنی هیچ نین ئێمە ئەمڕۆ لە سژنین بە مەیلی خۆیان یەهود و نەسارا و مەجووس یاری بە ئومەتی ئیسلامیەکە بەڵام دڵنیا بن ئومەتی ئیسلامی ڕۆژێک لە ڕۆژان ئەبێ ئەم عەدالەتەی خوا بێنێتەوە سەر زەوی کەم عەدالەتەی خوا ئەهێنێتەوە سەر زەوی پێویستی بە قارەمانەتی ئەبێ پێویستی بە جیهاد ئەبێ پێویستی بە هەموو لایەنەکان ئەبێ بەخوا و کاتە پڕەبین لە منافق کافری وایە سەرزل هەموو شایەتمانێنە بە دەنگی بەرز باشە تەنها لەبەرەوەی چی پارێزرا بێ خۆی و ئەملاک و ئەموالی و ئێ موسڵمانان لەو کاتە لە کاتی شدەت و میحنەتە بۆ ئەن دەرەکەوەی کێ منافق و کێ منافق نی ئەمڕۆ بەداخەوە ئەڵێم سری سەرکەوتنی جیهان لە دەستی موسڵمانانە نییە کە ئەبێ لاوی ئەمڕۆ زۆر ئیشی لەسەرکە سری نەجاحی جیهان لە مادە لە دەستی موسڵمانان نییە کە ئەڵێم مادە مەبەستم مادەی پارە نییە مادە بە هەموو معناکانی ئێمە ئایا محرکێکمان پێ دروستەکرێ بۆ سیارەیەک بزوێنەری سیارەیەک پێمان دروست ناکرێت دەستەوسان ئایا ئێمە چەکێکمان پێ دروستەکرێ ئایا لە چەکی بایۆلۆژیە ئێمە گەیشتنێتە کوێ کە دنیا بەرەو ئەوێ ئەڕوا لە چەکی ئێلکترۆنیاتە ئێمە لە کوێین خەریکەم چەکە تەقلیدیانە هەر نامێنێ جیهان گۆڕانکاری زۆر گەورەی بەسەرایەت بەتایبەتی ئەو عەسڕەی کە دێ بەرەو پیرمان
عەسرێکە کە زۆر گۆڕانکاری گەورەی تیا دروستە بێ ئێمە لە کوێی هێزی جیهانین بۆیە موسڵمان و گەنج و شاوەمانە بێ زۆر بیر لەوە کاتەوە چۆن هێز دەستگیر ئەکاتەوە بۆی ئومەت بتوانێت بکەوێتە سەر قاچی خۆی چونکە من ناتوانین بە هێزی کوفر خەریکی کاری خۆمان بین مدەتێ لەوە پێش لە سلێمانی هەرچی کۆنتڕۆڵی سیارە بوو ئیشی نەیەک تەنها جیهازێک توانی هەرچی کۆنتڕۆڵ لە ئیشی بخ تۆش بەتەما بێسە بە ئیشی کافر ئیشە بچێ بەڕێ ئیش ناچێ بەڕێ ئەبێ خۆت خاوەنی کاری خۆت بی ئەمەش زۆر بە زەحمەت ئەکرێ بەڵام بەبێ جوهد و جیهاد ناکرێت بۆیە ئێمە لە ئەمڕۆیە لە هەموو کاتێک زیاتر پێویستمان بە گێڕانەوەی ئەو هێزەیە بۆ ئومەتی ئیسلام خوای گیان ئێمەی گوناهبار ئەمڕۆ لە خزمەت هەندێک لە ئاەتە پیرۆزەکانی تۆیە یا ئیلاهی ئۆقرەمان گرت تو گەورەی خۆت دڵمان ئارام کە خوا ئەداوات لێ ئەکەین ئارامی بەسەر دڵ و دەروونمانە ببارێن ئارامی بەسەر ماڵمانە ببارێن ئارامی بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێن ئارامی بەسەر ئومەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ببارێن خوای گیان ئارامی بەسەرمانە ببارێن لە کاتی خەوەکانمانە ئارامی بەسەرمانە ببارێن لە کاتی وەفاتمانە ئارامی بەسەر گۆڕمانە ببارێنە ئارامی بەسەرمانە ببارێن لە کاتی زیندووبوونەوەمانە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان تۆ خۆت ئەزانی ئەم ئومەتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوێنی لێ ئەتکێ زۆر زەحمەتی و ناڕەحەتی و ئێش و ئازاری چەشتووە یا ئیلاهی هانا بۆ لای تۆ ئەهێنین تو گەورەی خۆت دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە بمان خەرەوە سەر قاچەکانی خۆمان سیادە و قیادەی جیهان بخەرەوە دەستمان یا ئەکرەم الئەکرەمین لە فەسادی کافران و بێدینان بمان پارێزە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە ئەگەر ئێمە ئەهلی کەڕەم نەبین و جێگەی ئەوە نەبین کە تۆ کەڕەم بەسەرمانە ببارێنی تو گەورەی خۆت لەبەر حوبی دڵمان بۆ تۆ بۆ دینەکەی تۆ یا ئیلاهی کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە هیدایەتمان زیاد کە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان بەخوا ئێمە ئەمانەوە دینەکەی تۆ حاڵی ببین ئەمانەوە ئێمە سەرقاڵی عەمەل بین بۆ تۆ تو گەورەی خۆت لەم زەمەنی فیتنە و فەسادا دڵمان ساختەرەوە بۆ خۆت ڕامان کێشە بۆ لای خۆت بمان کەرە جوندی خۆت یا ئەکرەم الئەکرەمین خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بۆ یەک چرکەسات مەمان دەرە دەستی خۆمان یا رب العالمین خوای لە گوناهەکان بمان پارێزە خوای لە گوناهەکان بمان پارێزە یا ئیلاهی لە گوناهی ئەم زەمانە بمان پارێزە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان یەک لەمان کەرەوە بۆ دینەکەی خۆت ساغ و سازمان کە بۆ دینەکەی خۆت یا ئەکرەم الئەکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوای گەورە لە گوناهی منیش ئەوش بوورێ و خوا لێمان قبوڵ کە